بەڵێ ئازیزانمان لە چاوەری دۆمی بەرنامەکەمان لەگەڵتان بەردەوام دەمین. بێگومان سفرەوخوان شوێنی کۆبوونەوەی خێزانەکانە، شوێنی ئەوەیە کە خێزانەکان لەگەڵ یەکدیدا کۆ دەبنەوە، گفتوگۆ دەکەن و پەیوەندی کۆمەڵایەتیان زیاتر پتەوتر دەبێت. بەڵام لەگەڵیشا گرنگە کە گرنگی بدەین بەلایانی تەندروستیمان جگەلەوەی کە لایانی کۆمەڵایەتی لە کاتی کۆبوونەوەمان لەسەر سفرەوخوانەکان و لە کاتی ژەمەکاندا بەقوەتر دەبێت و بەهێزتر دەبێت. گرنگە لایانی تەندروستیشمان لەبەر چاوە بێت و گرنگی بە خواردنانە بدەین کە لەسەر سفرەکان کۆمان دەکاتەوە و گرنگی بە خواردنانە بدەین کە تەمەنە جیاوازەکان لەسەر سفرەکان کۆبنەوە و لی دەخۆن. و بزانین ئایا کۆبوونەوەی خێزانی لەسەر سفرەکان چ گرنگێکی هەیە و لەگەڵی شوویدا ئەو سفرەیە کە ئێمە کۆ ئەکاتەوە گرنگە چ بابەتێکی لەسەر بێت، گرنگە متەنەوعی و جیاوازی بابەتەکان لە چیدا بێت و چ بابەتێک پێش بابەتێکی دیکە بخرێت و سفرەکەی پێ بڕازێنێتەوە. یعنی مەبەستە ئەوەیە لە پێناو کۆمەڵایەتی بوونە تەندروستی خۆمان تێنین. بڵێ لە هەردوو بابەتەکانی هەردووکی بە هاوسەنگی ڕابگرین، هەم لایانی کۆمەڵاتێکە و هەم لایانی تەندروستێکشمان کە ئەگەر لایانی تەندروستێکە تێک بچێت بگومان سفرەکەشمان بە قڕباڵخی نامێنێتەوە. گفتوگۆ دەکەین لەسەرم بابەتە بە میوانداری دکتۆر زانا ئەحمەد شارەزا لەباری خۆراکە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک دکتۆر. سپاس دەکەین. زۆر بەخێر. کاک دکتۆر با سەرەتا پرسیارە بکەم لەسەرەوەی کە ئایا سفرەخوانەکان گرنگە لە ڕۆی تەندروستیەوە گرنگی پێ بدرێت و خواردنی تەندروست هەبێت، بەڵام ئایا پەیوەندی کۆمەڵایەتیش گرنگە لەگەڵیداوە؟ تۆ چیت هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی لە کاتی کۆبوونەوەمان لەسەر سفرەخوانەکان؟ بەڵێ بە تاکیدی ئەگەر من باسی من کە لە ڕووی کۆمەڵایەتی و سفرەخوانمان لەگەڵ یعنی هاوکەشەیەکی ڕاستەوانەیە لەگەڵ تەندروستیمانە، ینی هەتا چەندێ ئەو خۆ تەندروستانەمان لەسەر سفرەوخوان کاریگەری چاکی هەبێ کاریگەرەکەی ئەشکێتەوە بەسەر زیادبوونی باری تەندروستی لەشمانەمانە. بۆ نمونە یعنی مەسەن هەندێک خۆی ناتەندروستمان هەیە کە پێویستە تەرکیکەین. هەموو دنیا ئەزانێکەوە یەکێک لە کۆڵەکانی تەندروستی لەسەر ئەرزا بریتە لە دوورکەوتنەوە لە سترێس و قەلەقی و خەمۆکیمانە، چکە هەتا سترێس و قەلەقی و خەمۆکی زۆر بێت باشە دائیمەن بەرەو ئەو ڕۆی کە زیاتر قەڵۆ بەرەو ئەو ڕۆی زووتر تووشی نەخۆشەکان بێت، هەوکردن زیادەکان لەشتا هەوکردیش کە زیادی کرد ئیتر هەموو نەخۆشە درێژخانەکان وەکو زەخت و شەکرە و ڕقبوونی جومگەکان و هەموو ئەوانە بە دوایە دێتمانە. سفرەوخوانی لە کۆمەڵگەی ئێمە ئەتوانین ئێمە وا بکەین کەشێکی زۆر زۆر تەندروست دروستکەین، کەشێکی کۆمەڵایەتی کە بێتە هۆی ئارامبوونی مێشکمان و هێوربوونەوەی باری کۆمەڵایەتیمان. طبعا لێکی لەوانە کە مەسەن زۆر مهمە کە پێویستە ئەمە نیکەین دائیمەن محاولە بکە قەت بە تەنیا نان مەخۆ. زۆربەی دراوسەکان باسێەوەکەن ئەو کەسەکە بە تەنیا نانەخوات بە تەنهایی نانەخوات زۆرتر خۆ لە هەموو کەس زیاتر خۆشی نابینێ لە خواردنەکەمانە. باشە زۆربەی کات زیاد ئەخواتەمانە. دووەم محاولە بکەین مەسەن ئەو خۆ ناتەندروستانی کەوایەکێ مەسەن بە پێی دراسات دەرکەوتەکەوە بە پێوە نان نەخۆین. بە پێوە نان خواردن ئەگەر ملاحەزەتان کردبێت لە زۆربەی ڕێستۆرانتەکانی فاسفوودا مەسەن بۆ 50-60 مەتری هەیە 3-4 کورسی داناوە، 3-4 کورسی و 2-3 مێزە نابێت لە بەمەبەستە. ئێستا سەیری کە ناوی ئینەکان ناوەم براندەکان بە عاجز نەبن لێمان زۆربەی زۆریان هەروایە بەمەبەستە هەتا بە پێوز بخۆی زیاتر ئەخۆیت و تامیشی لە نابینی و بە هەڵپە ئەوی خۆی ئەم شتانە. لەبەرەوە دائیمەن دانیشە لەسەر سفرە، دانیشتن شتێکی زۆر زۆر چاکە. طبعا بە شێوەی دانیشتنی کورداواری خۆشمانتوانی بە چوارشقی دانیشی بەس بۆ ئەوەی خواردنەکە لە ناو گەدە و ڕیخۆڵەکانتان زۆر وەکڵەی هین نەخوا پەک نەخوات باشترنیش وایە لەسەر مێز دانیشی وانی لەسەر کورسی دانیشتێمانە. یەکی لە عادەتە کۆمەڵایەتێک خراپەکانی کەمان بریتە لە پەلە خواردن. زۆربەی خەڵک لە کۆمەلگای ئێمە بە پەلە نانەخوات. يعني ملاحظة بك معدلكي لبيني حوبو 8 دقة زيادة ناقة دقة وزيادة بمعنى حبا بيه همو دراسات كان حتى سريع ترنام خوي زور ترخوي بو لبرش تيجي زور أساسية شكري خوين حتى مثلا بون من حاليا تو برسيتر فترة لم لحظة شكري خوين تو زاد بزيو مثلا بون باشا حتى شكري خوين فلات أبي ياخذ الرات أو الرادية دماغ هستي بيك تشكل تربون وبرسيبون أنا دماغها أنا معدانيها باشا لبروا کاتێکەوە تۆ بە سەریعی نانەخۆیت 20 دقیقە دەماغ تا بەتەواتی شەکرەکە و لەبیریشمان نەچێت لە ناو دەمەوە ینی پرۆسی هەرسکردن دەست پێ دەکات. باشە کاتێک کە شەکرەکە فلات ئەبێ وانە دەماغ ئیتاڵە تێر بووم کە تێر بووی زۆر زۆر کەمە خۆیت
ئێمە گەورەترین کێشەمان لە کۆمەڵگای ئێمە زۆربەی کات کە دانیشتین سفر ناگاتە 10 دقە و دەستمان هەڵگرین لە 10 دقە زۆر بە هەڵپەنان نەخۆین معدە فول بووە قرقێنە لێ ئەیبی لە معنا ئیزعاجە بی قورس بووە ئاوێکەکەیت و بەسەر ئەو هێشتا هەر دەماغ هێشتا فلات نەوت ینی شەکری خوێنمان هێشتا دەماغ هەرداوایەکەمان بەڵام خۆی ئۆڕەدی ئەوەنەیەک زیاتریش خوارە لە حەدی طبیعی خۆی لەبەرەوە حتا زووت خاوتر نامخۆی کاریگەری زۆ چاکیە یەکێ لە زۆرینەکانی کە لە خاو جوینی خواردنەکانمانە ئەگەم لە حەزە بکەن زۆربەی خەڵک بە تایبەتی مناڵەکانمان فێرمان نەکردوون ینی پارێک خاتە ناو دەمێ پارۆکە ڕقە مەسەن نانی تایە گۆشتی تایە زۆر هینی ئەوێت جوینی تەواوەتی ئەوێ هەر زۆربەی کات و بەپە لە فڕێیەمانە طبعا کە یەکەم هەندێک کاریگەری زۆ خراپی هەیە حتا بۆ ناو دەمودانمان یەکەم دەمودانی ئەو کەسانی کەوا زووتر تێکەچێت لەبەر تۆ ئەوەنە جوین ناکەی کەوا کاریگەری و سترێس بکەوێتە سەر پووک و دانەکانن ئەمایە دووەم مەجال نایە کەوا لیک بڕژێتە ناو دەمی مرۆڤ کاریگەری زۆر هێورکراوی هەیەمانە کاریگەری هێورکراوی حتا لەسەر ڤێگەس کۆڵی کە دەمارێکمانێک کە دەماری دەهەمی دەماخە کە پێ ئەو دەمارە لەش هێور ئەکاتەوە یعنی ئارام تەکاتەوەمانە حتا زیاتر تیکەکانت بجووی یاخو پارۆکانت بژوی زۆر باشتر ئەبێ بۆ هەڵمژینی هەموو کانزاکان و پرۆسەی خۆراکە تەندروستەکانی یانی پێکاتە خۆراکە تەندروستەکانی زیاتر لەسەرمان بلا حەزە بکەن فەڕەنسیەکان هیچێکن لەو ئینانەی زۆر بخوایان فەخر بەوە ئەکەن کە دانیشین لەسەر مێزی نان خواردن بۆ نمونە زۆربیان ئێوان ئین ناکەن ڕژیم ناکەنەمانە بەس زۆر خاو نانەخۆن مەسەن زۆربەی خۆراکەکانیان کە دانیشن لەسەر مێزی نان خواردن سەعاتێ بۆ 1.5 ساعت دانیشن شتە گێڕن و حکایەتەکەنەوەمانە لای ئێمە بەداخەوە پێمان وتراوە بە مناڵی من خۆم شخصی خۆم بیرم باوکم خۆ ئافریقا لەگەڵ بردووی ئێوە پێیوتم نابێ قسە بکەی حرامە کوڕم بۆ ئەوی نانەکەت خۆمانە مثلا ئەمیس شتێ باسکەمەوە نە بۆ لەبەرەوەی کەوا بە پەلەنانمان خوارد کە بە پەلەنان خۆی پارۆکان پارچەکانی گەورەترن زووتر هەڵەگیری خەزان نزیکی بۆری هەناسەت دەبێتەوە جاری ئاوی بەنێ و کێشن بە پشتامانە کێشەکە ئەوەیە دانیشە لە بەردەم لەسەر سفری نان خواردن لەگەڵ هاوڕڵەکانتە لەگەڵ خۆشەویستەکانتە قسە بکە مەواضع بکەرەوە باس کە حکایەت کە با دائیمەن بەلای کەمیە نیم ساعت کەمتر نەبێت یعنی ئەو خواردنی کە ئەی خۆی بۆ نمونە هەمومان خواردنە خۆین شخصێکی مام ناوەن لە بینی تقریبا 12 پارو ئەخوات ئەو 12 پارۆ با 12 دقەی بێت کە بە تەواوەتی اینجا تامی لێ ببینی خۆشەکە لەوایە خۆراک دائیمەن تامی لێ ببینی لەوەیەوانە ئەمانە هەمووی کەشێکی ئارام و هێورکەرەوە دروستەکە بۆ دەماغی مرۆڤ دووری خاتۆ لە خەمۆکی دووری خاتۆ لە نائارامی و باشتر ئیسپادە لە خواردنەکەکە و بە تەکیدیش کەمتر ئەخوا چکە هەموو دراوسەکان هەتا زیاتر ئەو کۆڵی قەلق بیت بە تەکیدی زیاتر چی ئەبیت زیاتر ئەخۆیت و زیاتری شەڕەنگێزە بیتەوە باش دکتۆر لە لای ئێمە وا باوە سێژەم نانەخۆین هەرچەنە ئێستا من پێشەکیش باسم کە جەناب لێرە نەبووی وتم ئێستا لە زۆر ماڵ کورتکراوەتەوە بۆ دووژەم بەیانی نیوەڕۆ لە سەعات 11 تەرتیباتێکی بۆ کراوە هەردوو بەڵام ئێمە خۆ دەزانی ڕۆژی هاوینمان درێژە بە پێچەوانەوە ڕۆژی زستانمان کورتە بەڵام هەر سێژەم نانەخۆین وەرە خۆی هەر بەڕاست لە ڕووی تەندروستیەوە ئەم سێژەم نان خواردنە دروستە یان نا پێویست بۆ ناکە هەر سێژەمەکە خێزانە سەر یەک سفرەکۆ بێتەوە و نان بخوات ڕاستە تا من زۆر باسم کرد هەر لەم وەکۆڵی لەم پلتفۆرمە ئێوە لە چەندەها شوێنی کە ئەومانە کە چەندێک خراپە زوو نان خواردنەمانە هەر چەندێک کەمیش خۆی هەتا زوو بزوێن ئۆکۆڵی تێزەی کۆندامی هەرسە بدەی زۆر کاریگەری خراپی هەیە و هەروایە کە لە سەڵ گەورترین سەڵەکانیش بۆ زوو پیربوونی مرۆڤیمانە باشە و خراپێکە لە هۆکانیش بۆ قەڵەوبوونەوەمانە بەڵام من هەر بێجگە لە سوودە ناتەندروستیەکانی زوو خواردن کە کاریگەری زۆر خراپی هەیە بەڵام لە هەمان کاتدا من خواردن بە چی تێگەم خواردن ئەبێ یەکێ لە خۆشەکانی ژیانمان تەسەوڕەکەیت خواردن بۆ منە هەروەکو چۆن سەفەر جلی جوان بۆن مەسەڵەن چی علاقاتی اجتماعی بزڵ دەبێ متعی لێ بینی یعنی من بە تۆ ئەڵێمانم تۆ سەعات بۆ نمونە ئەمڕۆ درەنگ هەساوی لە خەو بۆ نمونە سێژەم نانەخۆیت سەعات 9 نانە خواردووە بەڵێ 12 بانگ دەکەن خوا برسیتە 12 تۆ 9 نانە خواردووە بەس هەرەی خۆیت لە حەزە بکە کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر نمران قەت بە حیاتی دائیمەن خراپترین شتەوەیە کە نیوتێر بی و نان بخۆیت مەیخۆ عادەتێکی زۆر خراپە یعنی تەسلیمی واقعەکەم مەبە تۆ ئەمڕۆ 9 دەنانی بانی خواردووە
یەکسە ساعت 12 هەوڵەکانت یا لە ماڵەوە سفرە ڕاخەنە دەست پێ بابە من نان بخواردەوە پێم ناخورێت يعني هل الروي بيزقلت الروي تندرسي وتشاني خرابة كتر ما هو دودان ساعات دودان جار كون دامي هرستا جولانيت باشا يعني عمل الروي حتى ستريس او يعني اللي صار خانه كانتو بوي كرداري ميتابوليزمي يعني لناو ما تكدري خانه كان من بارجرانيه كلا خانه كان حتى لبرو حتى زور بخوي بفي هالشيء دراسات اللي صار طبعا زياتر وزوتر بيربي وزوتر امريت او كساني زور اخون هرب كالوريش هرب يعني قال شخص هر ضعيف يشبت فرضا هرب كالوري لقى شخص كيكا توأم حتى زوتر بخوي زوتر امريت وبتاكيد خانه كان زوتر تاعت جمانه شنو بيني هبه باشا او جمانه او جمانه بالراستي باللاين منهم طبعا من باسي اما روجي تندرسي اكينو تشنجار بس ما نكرو اللي لم صدي ومانا كسودي تندرسي روجي تندرسي 15 ساعه مجال بيكا جرد بطاطي هلصه بنيكرنوي خانه كان هلصه لنا وبرني او بروتيناتاني كازور وكولي نفايات وكولي باشرو كانن همو السر لنا بروتين تاع دروسه كاتو خانه كان نوع بيتو معنا بلام اما لو تندرسه كده بلام لو اجتماعي كده تصور كده اما زور بيكات باشا كسر جماعه خوين حسب تامي خواردنا كده معنا هر ملاحظه بك هر بيزقل الجوره كاني خواردنيش دائما دوباري مكرونه زور حزو لسروبي بحزم الله هي مثلا امكانيتي هي باب ناكر بي خراب تامينا من خوشينا من اخوارنا اقرب ملاحظه كلبه بيرتاني اللي كاتب من الله ايمن شان حزمان لك باب كرت اي بوي سوى حزي لنا كوا او انا يسي كناوي كباب بري كوا او انا مهمه لا تناهي لبري امر رجي خويت جروج وايد دوج عليه خويت معنا لكاتي من الله تي لحفتا كان كم من البوم معنا خلق فقير بزور بي خلق دراني اخوار جاي بدو حفتا سي حفتا كبوني كباب او بزينه نابي يعني واخوش كتو او حتى الاخوارنا كان يشان دور ودريش خان تربي خوي بوي تامي هبه بوي للروي كوملايتي وحسب ارامي وكولي اسودي بكيتو معنا لبروا كاريجري زور خرابي هي سجما ومن شنجار باسم كردو حتى شياوني بو لشو بو همو كدار فصل كان لشي مرف سجما بلاكم يدو جم يا جموني مك باشا دكتور زانا ديكي لو عالتاني كالنا وكملقاي امدا باوا سوراحی ئاو لەسەر سفرەدا ئەنەی وازە جاری پرسیمانە کە خواردنەوەی ئاو لە نێوان شەمەکاندا و لە کاتی نان خواردندا خراپە ئایا دروستە لە کاتی نان خواردندا لە بینی پاروەکاندا ئاو بخورێتەوە و ئەگەر دروست نییە ئاو بخورێتەوە پێویستە چ خواردنەوەیەک بخورێتەوە لە کاتی نان خواردندا مەبەستە ساردی بێلەوە من لەگەڵ ئەوەیە هەر نیم تۆ زۆر هەر بە فۆبیای ناوناوە من هەر لەگەڵەوەیە نیم خۆی ئاو خواردنەوە ئەگەر یەکێ سەرکە ئەگەر لە ئەوقاتی عادیە کە من تۆ ینی کێشمان نۆرمەڵ و ئەمانە پێویست ناکە زۆر ئاو بخۆیتەوە چکە خراپە بەڕاستی زۆر ئاو خواردنەوە من خۆم کۆن بیرمە لە کاتی لاوێتیمان کە لە عمری تەوا بووم هەموو پاروێک و قومای ئەومە خواردەوە زۆر خراپە طبعا بۆ لەبەرەوەیکەوە تەشەڵۆکی ناو گەدەت هەمووی خاو ئەکاتەوە گەدەی مرۆڤ تەشەڵۆکی بە قوتیا هەندێک جار لە هەندێک شوێنی ناو گەدا يعني بي اتش كي بدو بوسه يعني اما نترش تصور يعني قوشتك كي تزاب بكردي كمان يعني باشا او ترشلو كاتوان بتايبتي بروتين بتوينته لناوي باو بيشكنته معنا كتو خاوي اكيتو يعني بي اتش كي برز اكيتو يعني اسيديتي كي اخو ترشكي كما بتو ناتوان لبر زور بيك او كساني كزور او خونو دواي مقبل لاخيرا دواي بتوي ازار انتفاخ اوصان بطاقتي ونارحتي لنا مقديانا اتواني او خوتو بشويكي كما معنا برايي من بيش او مثلا بور من بيش وينان بخويت اجبتي وزن داوزه يكبر داخ او بخورو توزه باشتر ابي وتهيئه ابي خو اماده كردن ابي بو خواردن وبتابتي توزه بوي كمتر خوي بلام ام عادتي دانشي لبين همو باروي كان انا زوجتك زوزو خرابه وبتايبتي اجر او جمكت بروتين زور تابت تو يعني جوي ناو قدتك اديك خوي حاضر ببروتين كبيش يعني بيسي بترشكي زور بهذا وكو تزاب باش قسيكي جناب السرنجة شام وتد جميك يان شموني بله اما رامانك يرشب وبرسيارك دكتوري عزيز اي جوية اگر جميك به لمسي جميع اما كاميان تركين شون كان هم لروي تندرستيوا هم با اما بي بسينو بتوري برنامج كشمانو لان ملاتي كشمانه دزنشه برزاني بياو سروكي خزانه ناكر نيو روبيا باني بيا اوار بركامي كان بي
بڵێ من نان ناخۆم وەڵام من ڕیجەمەکەوانیان ژەمەم تەرکردەوە بە بڕۆی جەنابێت هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی کۆمەڵایەتێکەوە ئێمە کام لە ژەمەکان تەرکەین باشترە بەڵێ تاانەوە پرسیارێکی زۆ ئەزلیە تا ئیسە لەم بەرنامەی تو چەندها کەسیکە و میوانداری کردو هەریکە و قسەی جیاوازە ڕاستە من خۆم شخصی خۆم هەیە لە نانی ئێوارە مەخۆن هەیە لە با چۆر لە بەیانی من نانی بەیانی تەرکەکەمەوە بەڵام بە تۆ لایەنە زانستێکی بڵێنەوە باش طبعا زۆر لە توێژینەوەکانمان ئەڵێ هەر نان تەرکمەکە لە حەزڵ زۆربەی یعنی هەت ئەوە دائیمەن ئێمە کێشەیەکی گەورەمانەیە دائیمەن دوای چی ئەکەوین دوای منهەجە طبیەکانمان زۆر بە شێوەی چۆرانن منهەجی طبیمان لە هەشتاکان دەستکاری نەکراوە یعنی زۆر بێمەعنایە ئێستش پێت ئەڵێ لە ڕۆژێکا 5 جار بۆ 6 جار میوە سەوزە بخۆ داگەت خوا من لە ڕۆژێکا 5 جار بۆ 6 جار میوە سەوزە بخۆم تەسەوڕەکەی وەرگم چی لێ بێتمانە 5 جار لەسەر یەک من میوە سەوزە بخۆم لە ڕۆژەکە یعنی من بە ئەم هەموو شتەوە و ژەمێک و یەک تۆزە خۆم کە نیوەڕوانە هێشتا کێشەم هەیە ئەنی گوناحە خەڵک ئەبێ پێویستە وەکۆڵی چاوەسی لێ نەکرێت یعنی من خۆم کە دکتۆرم چەندها ڕێگەی تەندروست بەکارهێنم و خۆتەزانی کۆڵێ کابڕات نانەوە خود نان بۆ خۆی بکە مەسەن باشە چەندها ڕێگە بەکارێنم یەک ژەمی ئێوارانە خۆم تۆزە نیوەڕوان کەمێک ڕوبع ژەمێک و لە هەمان کات ئەو هەموو تەواوکەر خۆراکی و شتانە و ئەنواع ئەوشکار ڕێگە بەکارێن باوەڕکە هێشتا کێشەم هەیە کە بتوانم یعنی کە بتوانم نێڵم لەوە زیاتر بکەینەوە ئەیتۆ ئەگەر ڕۆژی 5 جار بۆ 6 جار میوە سەوزە بخۆیت ئەڵێ سێ ژەمەکان تەرکمەکەوانە ئیسم ڕۆخۆڵمون منەجەتەکان کە من قسەکەم ئەڵەمەوەینی خۆمە ئەی نایسە دکتۆری کە بانکە ڕێکڵێ نەخێر نابێ ژەمەکان تەرکە ژەم تەرکێ بێتەوەی خراببوون و تێکچوونی باری نازانم چیت ئەمانە و زیاتر قەڵەوی بەرحاڵ ئێمە زانی کێشەکەمان چییە من بۆ خۆم بۆچی کێشەم نییە لەگەڵ نانی بەیانە طبعا جو ئەتمۆسفێری نانی بەیانی من تەوەقوعەکەم بەتایبەتە شتی کوانیە یعنی یەکێک لە خۆشترین جەوەکان کە زۆربەی کات هەموو جار باسی لە ڕووی کۆمەڵاتیەوە هەموو ئەندامان زۆربەی کات شەواتون توانێت تریتان نبینێ تۆ خێزانەکەت و هەندێک مناڵ و خاستنەکەم وەکو من مناڵەکانتان گەورە بێ و کچەکانە بەیانیان سعات هەشت و نیو مەسەن بۆ من لەسەر سفرەی نانی بەیانی یعنی شتێکە تەسەوڕ ناکەی تعویز ناکرێت چەندێ کاریگەری تەندروستی کۆمەڵایەتی هەیە لەسەر لەشی و لەسەر دەماغی مرۆڤەمانە کەواتە ئێمە کێشەمان نییە وەکو نانی بەیانیت ئەتمۆسفێرێکی زۆر خۆش و جوان و فرەندێ بەڵام کێشەکە لەوە ئەوەیە تۆ مەسەن زۆربەی کات ئەلو کاتا بە تەواوەتی هۆرمۆنی ئینسۆلینە فلات بووە ئەو شەکری خوێنی زۆر کۆنتڕۆڵ بووە کێشەکە ئێمە زۆربەی کات نان خواردنی بەیانی زۆربەی بریتە لە شەکر و شەکری پاڵوراوە یعنی بریتە لە کاربۆهیدرێتی پاڵەوەکان کە بریتە بە شێوەی نان سەمون مەسەن بۆ مرەبا چا هەموو ئەو شتە شیرینانەی کەوات پڕیەکەن لە شەکرۆمانە زۆر خەتەر ئەلەو کاتە کاتەکەی کاتێکی ناگونجاو بۆ ئەوەی کەوا چی تێکەی لەو کاتانە ئەو هەموو بڕە هینانی تێکی ئەو بڕە کاربۆهیدرێتێکی ئەیگینانی سم شخصی خۆم زیاتر لە 14 ساڵی شەبێنانی بانی ناخۆم بەڵام خۆم لە مناسباتە مثلا دو سێ هەفتە جارێ جمعەیەک بە بۆنەی شتێک و بەڵێ هەڵەسینەوانە بە تۆ درەنگترێک خۆم طبعا دە و نیو یانزۆمانە کە نانی بانی خوا ئیتر نیوەڕۆ نهاییەن ناخۆم هەروکو باسمان کە معقولە دەنابخۆم و دوانزە ئەم سفرە ڕاخەنەوە شتی وان نییە باشە لەگەڵ نانی ئێوارە نانی ئێوارەش بەعکسەوە بە هەمان شەوە ئێستا پێت هەڵم بۆچی نانی نیوەڕۆ بەڕێی من یانە من نیم قاعدە نیم ساندەر نیم بەڕێی من نانی نیوەڕۆ لە هەموو شتێ ئاسانتر بۆ تەرکردن بۆ نانی ئێوارە هەموو کۆ ئەبنەوە لەسەر سفری خوان تۆزە قرس و ناڕەحەتەیسم بۆ خۆم شخصی خۆم ئەو کاتەی کە هەموو حەزەکەم ئەندامانی خێزانوان لەسەر هینەکە کۆبنە باوەڕ کرد لە نیوەڕۆ لە مێشکمایە پلانی بۆ دانێم چۆن چی بکەین تاوانان کاریگەری زۆر چاکی هەیە هەل لەسەر کەمکردنەوەی سترس لەسەر لە شتاوە سترسش ئاوێنەی یعنی لابردنی سترس ئاوێنەی تەندروستی لە شتە و زوو پیر نەبوونتە باشە لەبەرەوە ئێوارە کە دانیش لەسەر سفرەی خوان من ژەمەت سەرێکیەکەمە خۆم ناکرم بەیانی هەڵسەم جارێکە نان بخۆموانە بەڵام ئەگەر شەخصێ بوومایە من لەوانێت تۆ بەعکسەوە وا بۆ تۆ باشتر بێت ئێواران نەیخۆی بەیانیان بیخۆی المهم ژەمێک بۆ ژەم و نیوێک زۆر کافیە بۆ مرۆڤ بیخوا و یەک شتی کەش کە زۆر ضرورە باسی کەم ئەوەیەکەوە دائیمە نیوەڕوان لەبەر ئەوەی کە تۆ زۆربەی خەڵک مەشغوڵە بەکارەوە باسیەوە کێ ناکەم لەوانەیە حرەسیات بە شەو زۆربەی کات مادەم مەشغوڵی بەکارەوە زۆر ئاسانە خواردن تەرکەیت ئەو کاتانی کە لە ماڵۆیت لە نزیک ئەندامان خزانت زۆرتر ڕوود لە مەطبەخە و ناتوانانی یعنی ئەو کاتانە ناتوان ڕژیم بکەیت بەڵام ئەگەر لە حەزڵ کە تۆ لە ئیشێکابی بەیانی بڕێ بۆ ئێوارە زۆر بە ئاسانی هەر ئەسڵەن تۆ مەشغوڵی کاسپی و ئیش بیت زۆربەی کات زۆر ئاسانە بیکۆمانە یەک شتی کەم زۆر حەزەکە باسی کەم ینی هەر لە خەیاڵما بۆمانە ئەش بریتە لە سترس و قەلق لەو کاتا و نان خواردن خەتەرترین یعنی توان بڵێ مەترسیدارترین
کاریگەری خراپ هەبێ بۆ سەر لەشی مرۆڤ لە کاتێکەوەی کە تۆ سترێس و قەلەقی و نان بخۆیمانە چکە پێچی دیراساتە حتا قەلەقبی زیاتر خۆیت ئەگەم لە حەزە بکەیت لە تعزیە لە یەکەم ڕۆژنا کە تۆ کابرا زۆر بێتاقەتە لەبەر سەدمەیەکی نەفسی بەسەرهاتوومانە هەر لە دوای یەکەم ڕۆژەوە هەموو ئەوانەی کە لەناو تعزیان 2 قات زیاتر ئەخۆنمانە حتا سترێس و قەلەق زیاتر ئەخۆین اینجا ئێمە هۆرمۆنێکمانە هۆرمۆنی کۆرتیزۆڵ کە هۆرمۆنی قەلەقیە ڕێک ساید بای سایدانی وەکو ئەڵێی برای ئینسۆلینە لەوەی کە چەوری کۆکاتەوە یعنی هۆرمۆنێکی چەوری کۆکەرەوەی ئەومانە لەبەرەوە دائیمەن بە هەرچیت ئەمڕۆ بە بۆنەی سەبەبێ کۆ جەنابەت مشکلەیەکت هەیە زۆر قەلەقی زۆر بێتاقەتی دامەنیش لەسەر سفرە ناخۆن خۆ مەشغوڵکە تۆ زشتێکی بەسیط خۆ مەسەڵەن کۆ باسمان کرد ئاوی لیمۆیەک سرکەیەک سێ و شتێکی بەسیطی کەم کالۆری بۆی تۆزێ مەشغوڵکە و حتا هێور نەبیتۆ دامەنیشە سەر ناخواردن بۆ کاریگەری چۆری کۆبوونەوە 2 قاتە یەکدانیان ئینسۆلین کە زۆر خواردنە دووەمیشیان قەلەقی کە کۆرتیزۆڵ لەبەرەوە دائیمەن خەتەرترینش تەوێت لە کاتی قەلەقی و نائارامیان نانخۆی دەستخۆش زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد شارەزا لە بواری خۆراک سپاس بۆی لەگەڵمان بووی دەست خۆشە کاک زۆر سپاس